گەورەترین و پێشکەوتووترین نەخۆشخانەی تایبەت بە چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنایە لە سلێمانی و هەرێمی کوردستان. نەخۆشخانەکە لە 100 بیت پێک دێت و بە بڕی 4 ملیۆن یۆرۆ لەسەر بودجەی وڵاتی ئەڵمانیا دروست دەکرێت. یەکێکە لەو 5 نەخۆشخانەیەی کە وڵاتی ئەڵمانیا وەک هاوکاری تەندروستی پێشکەشی عێراق و هەرێمی کوردستانی کردووە. یەکێکیان لە هەرێمی کوردستان و چوارەکەی تریان لە پارێزگاکانی تری عێراق دروست دەکرێت. ئەم نەخۆشخانەیە نەخۆشخانەیەکی تایبەتە بە کۆڕۆنا و نەخۆشیە گوازراوەکان و لەلایەن حکوومەتی ئەڵمانیەوە دروستکراوە. بەتەنها حکوومەتی ئەڵمانی فەندی نەخۆشخانەکەی کردووە. نەخۆشخانەکە 100 تەختە نزیکەی 36 بۆ 40 تەختی چاودێری چڕە و لە داهاتوویەکی نزیکدا کارەکانی نەخۆشخانەکە تەواو بێ و ئێمە وەکو بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی سوودێکی زۆری لێ بینیم بە مەرجێ حکوومەتی هەرێم هاوکارمان بێ لە دابینکردنی کارمەندی تەندروستی بۆیە. لە سەروبەندی سەرهەڵدانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چەند نەخۆشخانەیەک تایبەت بە توشبوانی کۆرۆنا دروستکران و چەند نەخۆشخانەیەکیش تایبەت کران بە چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا. بەڵام ئەمە یەکەم نەخۆشخانەیە کە بە کوالیتیەکی بەرز و بە ئامێری پێشکەوتووی پزیشکی تایبەت بە چارەسەری کۆرۆنا و نەخۆشیە گوازراوەکان دروست دەکرێت. 5 نەخۆشخانان لەسەر قەرز و کۆمەکی حکوومەتی ئەڵمانیا جێبەجێ ئەکرێ. یەکێک لە مۆسڵ، یەکێک لە بەسڕا، دوان لە بەغا، یەکێک لە سلێمانی. هەڵبژاردننی سلێمانی بۆ گەڕێتەوە کە یەکەم حاڵەتی توشبوون و زۆرترین حاڵەتی توشبوون لە کاتی مەسحی بۆ ئەو نەخۆشخانەیەتیا تۆمار کراوە و بۆ ئیمکانەتە تەندروستی کە لە شارەکەیە هەیە سلێمانی دیاریکراوە. ئیستا لە کۆتاییایە و بڕیارە لە ئایندێکی زۆر نزیکا وەرگیرێ کە نەخۆشخانەیەکی گرنگە بێ بۆ هەموو نەخۆشیە گوازراوەکان بە تایبەتی بۆ کۆرۆنا. 38 ژووری تیا بێ کە ڤێنتیلێتەری تایبەت بە خۆیانیان هەیە، 60 بێدی عنایەتی تیا ئەبێ و توانای ئەوەیە لە حاڵەتی نائاساییە تاکو نزیکەی 150 بە 200 نەخۆشیش وەربگرێ. کارەکانی نەخۆشخانەکە نزیکە لە قۆناغی کۆتایی و دوای تەواوبوونیشی بڕیارە بە پێشکەوتووترین ئامێری پزیشکی هەر لە سەرەرکی وڵاتی ئەڵمانیا بخرێتە خزمەت چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا. بۆ ئایندەش بڕیار وایە بۆ چارەسەری نەخۆشیە گوازراوەکان سوودی لێ ببینرێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.